ئازاد نووری بەڕێبەری فەرمانگەی کاروباری هونەری لە دەستەی پاراستن چاکردنی ژینگە لێرە لەگەڵمانە زۆر بەخێر بێ کاک ئازاد دەمێکە لەگەڵمانی بەڵام سروشتەکە جوانە و هیوادارم کە چێژیش لێ وەرگرت بێت گرنگترین خاڵ بۆ پاراستنی ژینگە کە وەکو دەستەی چاکردن و پاراستنی ژینگە کارتان لەسەر کرد بێت و هاوڵاتی پێویستە پێوەی پابند بێت چی بووەوە تا چەندە کاریگەرە لەسەر ئەم بابەتە. سرەتا دەستخۆشی و بەنامەتان لێ دەکەم بە بۆنێ ڕۆژی ژینگەی کوردستان کە ڕۆژ 16 چارە پیرۆزبای لە هەموو گەلی کوردستان دەکەم و لە هەموو ژینگە دۆستان و ژینگە پارێزان دەکەم. بەڕاستی ئەمڕۆ ڕۆژێکی مەزنە لایمەوە بۆ ژینگە کە لەوەی دەکاتکەوە چەند بەدڕەندانە هاشیان کردە سەر ئەو ملەتە لە پاریستان هەموو هەرێمی کوردستان چەندی شەهیدی دانایە ئەو ڕۆژە دانرا دەبێمە وەکو چاوی خۆمان ژینگەکەی خۆمان بپارێزین و چونکە پاراستنی ژینگە یەکێکە لە هۆکارە سەرچیەکانی تەندروستی مرۆڤ بەڕاستی. ئێمە کە تەماشای کوردستان بکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان بەتایبەت لە ساڵی 2020 لە کابینەی نوێم تەماشا بکەین چەندین پرۆژێ استراتیژی دانایە. یەک لەوانە پرۆژێ ڕووناچی کاتژمێری کارەبا چەندین نزیکەی 4000 مۆری دەکوژایتەوە و زیاتریش بەردەوام دەبین چونکە تا تەواو دەبی 100 تەواو دەبی پرۆژەکە. ئەمە ئەوە گازە ژەهراویانە کە دەردەچوون هەمووی گازی مەترسیدار بوون بەڕاستی بەتایبەتی گازی PM2.5 و PM2.10 بەڕاستیوانە یەک لە گازە ژەهراویەکان بوون کە تاسی سووری ڕاستە کوێستە مرۆڤ هەیە. هەروەها پرۆژەی استراتیژیکە لە زۆرمان هەیە ناتوانین چۆن باسی بکەین وەکو دەڵێن لە بەغداد بەمەداڵن هەم ڕۆژێک بۆ پرۆژەی استراتیژی دەکەنەوە وەکو پشتێنەی سەوزی هەولێرێ وەکو پۆند و بەنداوەکان بەڕاستی بەخۆی ژینگەی هەرێمی کوردستان ژینگەیەکی زۆر جوانە. یەکێکە لە هەر ژینگە بارزەکان کە ئەمە بەخۆمان چەندی ساڵیش لەسەر دەکەین و 20 ساڵە دێوان هەمی پرۆژە خۆدا هەست کرد تێر و تەسەریت وێ دەمژمێرێدا بە هەستکین چکیام ژێت ناف سروشتە جوانی کوردستانێدا بۆ ئەوی بابەتێ گرنگ زیاتر هوشداریە جوواکیژی مەهەبەت بۆ پاراستنە ژینگە هەیە یعنی پەیوە چاکردنێ گرێدای چاکردنێ کوشالی حکوومەتی وەگەلە جارە بابەتێ ئەوێن نەپێگیر بن سزانە ليش أجري جالي أو كسر كو بروجين واناين باقش راجرتنا جنگه يان جي جنگه باريزا چه دست پیش خرین و هنه هاری کاری وان کسولان و رخرا بتکرن اوین پروژین وانه هبن پیشکشی ود کن هین پاماهنگی پیک و جب جد کن چه جالی مادی و چه جالی معنوی و چه پروژین و صاحبین اما پروژانی که لهریم کوردستان هموی رضامندی جنگی پیوسته همویا حکمی و ناحکمی کتی تایبەت و کتی گشتی بیت هەمووشیان چاودێری دەکرێن هەمویان چاودێری دەکرێن هەروە چاودێریشمان بۆ داناون بە شێوەیەکی گرێ بەسکردێکمان لەگەڵیانە و یاسای بەرزەفسکار سەرپێچی ژینگەیەکانمان هەیە هەر پرۆژەیەک سەرپێچی بکە سزا دەدرێت بەپێ ئەو یاسایە یەکەم جار ئاگدارکردنەوە دوای ئاگدارکردنەوە غرامات دەست پێ دەکات لە پاشان داخستن دەست پێ دەکات بەسەر پرۆژەکەیدا بۆیە ئێمە ئەو پرۆژانە هەموو لەژێر چادری دەستی ژینگە دەبێت هەموو فلتریان پێدا دەنێن زەبام سازات مەبەستیشم ئەوە بوو قۆناغی یەکەم کە ئەوەیە ئەو لایەنە سزا دەدرێت کە پابند نییە بە ژینگە پارێزی لایەنی دووەم پاداشتان هەیە لە بۆ ئەو لایەنانەی کە ژینگە دەپارێزن یانژی کەسێکی پرۆژەیەک هەبێت پێشکەشی وە بکەین جێبجێبکەن یانی هاری کاریەوەنە ئەو پرۆژانە بۆ خۆیان استفادە دەکەن ئەگەر چەند پاکوش بن چەند سوودیان لە ژینگەبی بە خۆیان سوودمەندە بن بۆ نمونە لەوانەیە بڕوانامەی بەدەست بێنن سبەنێمە پاڵپشت پشتگیریان پێ بێن بڕۆنە ئایزوو 140,000 بەدەست بهێنن ئەمانە بۆ نمونە ئەگەر نمونەیەک کاگەیشتی چیمەنتەوە ئەگەر بێت و پاقش بی و خاوین بی و زۆر خاوین بی لەوانەیە سبەنێ بێتن داوای ڕێزوسپاسێک دەمن کە یانش پشتگیریش پێ بدەم لە بۆ بەدەستێنانی شایەتی ئایزۆ ڕێخوشکەرە بوو پرۆژێ زۆر باش دەبی شەکەی دەبتە شادێکی نێودوڵەتیە کە بەدەستدێنی مختلفە بەڵام ئێمە کو دەستەی پارەت چاکردنی ژینگە لە هەموو سێکتەرەکان ئیش دەکەین بەڕاستی لە هەموو سێکتەرەکان بۆ نمونەی سەردا پرۆژەیەکمان هەیە وەزارەتی دارایی لە پاکردمان و پێچانەوەی لە بۆ ڕیسایکلینی دووبارە بەکارهێنانەوەی پلاستیک و کاغەز و کارتون و شوشا ئەوەش یەک لە پرۆژە هەرە گرنگەکانە و سندوقی تایبەتمان لەناو بە پێی تعلیمە ڕێخ ماکسیمەوەی 2 ساڵە ئیشیان لەسەر دەکەین 2 ساڵە ئیش لەسەر ئەم بابەتە دەکەین بەڕاستی ئێستا چێنەیە ئەگەر تەماشا بکەین لە هەرێمی کوردستان ئێمە هەندێک شت هەیە دیارە خەڵک نایزانێ ئێمە دەیزانین زۆر وردەکاریان ئێستا بۆ نمونە لەسەر تاسی لەسەر مادە بە پێی اتفاقیاتەکانیش دەکەین لە هەرێمی کوردستان بۆ نمونە لەسەر مادە چیکاوەریەکانیش دەکەین لەسەر مادە کیمیاوی خەتەرەکانیش دەکەین لەسەر هەموو بابەتە ئێمە بەدیدنی یوت وەزارەتێک نینە بەڵام بەس هاوکاری وەزارەتەکانی خۆمان دەکەین پاڵپشتیان دەکەین وەکو بڵێن هاوکار و هەماهەنگین یەک ستاپ ئیش دەکەین ژینگە دەستی ژینگە ئەگەر تەماشا بکەین لەسەر تەلەڤیزۆن تاوەکو ئێستاکاری زۆر باشی کرێ بەڵام بە تایبەتی لە دوای 2020 کابینی نوێم کارەکانی زۆر جددیتی کرد بۆ نمونە ئەو پەنداوانە هەموو دراسە دەکرێت ئەو دارستانە بۆ ئەو محمیانە کە هەیتمان لە هەرێمی کوردستان خۆشبەختانە هەرێمی کوردستان هەموو ناوچەی پارێزراوی سوشتیە
بەپێ ئەمە KPI مان هێدان دامانە لە ICN جیهانی کە خۆشبەختانە و ساڵە حکوومەتی هەرێمسانش بۆ ئەندامی ICN جیهانی ئەو سروشتە هەمووی داتاکرا داتابێسی دۆکرا و کە 62 شوێنمان مەحمیەیە لە هەرێمی کوردستان بە هەمووی عێراق 82 شوێنی هەیە 62 لە هەرێمی کوردستانە ئەو ناوچە پارێزراوچانە. باشە کاکازاد بابەتێکی دیکەی گرنگ ئەوەیە کە لە ناوچە کوێستانیەکان و شوێنانەی کە زۆرتر ناوچەی شاخاویە ئێستا بڕینەوەی دار بۆتە هۆکاری ئەوەی کە ڕێژەی دارستان لە هەرێمی کوردستان کەم ببێتەوە یا ڕێژەی سەوزایی کەم ببێتەوە تا چەندە کارتان لەسەرەوە کردووە کە خەڵک پەنانە بەنەبەر بڕینەوەی دار وەکو بەکارهێنانی وەکو سوتەمەنی و ئەمە دەستەی پاراستن چاکردنی ژینگە چەندە کاری لەسەر بابەتە کردووە؟ بەڵێ خۆشبەختانە دەستی پارچاکردنی ژینگە و بابەتش زۆر گرنگە لە بۆ ما وەکو ژینگە پارێزی بیپارێزین ئێمە هەمانجیمان هەیە لەگە پۆلیسی دارستان و ژینگە لەگە بەڕێوەتی پۆلیساشن لە هەرێمی کوردستان و لەگەر هەموو لە هەموو شوێنەکان چاڵاکمان کردی ئیشەکانمان بۆ نمونە چاڵاکیەکان وەختی خۆی ئیشەکان بە تایبەتی لەو کابینیدا ئیشەکان لەناو هەدە دەستی ژینگە دەگەڕەوە بەڵام ئێمە ئێستا پێی یاسایشمان لیژنەکانی محافظەکانمان چاڵاک کردی بەڕاستی بۆ نمونە سەرۆکی لیژنەکەش پارێزگا و بەرپرسی وحدە ئیداریەکانی لە ناوچەکە و سەرۆکی لیژنەکان سکرتێری لیژنەکانیش بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەکانە هەر کێشەیەک و هەر گرفتەک بێ ناکە بگاتەوە دەستی ژینگە هەر لەوێن دران بڕیا دەدرێت لەو ئەنجومەنە لیژنەکانیان بڕیا دەدەن خۆشبەختانە ئێمە ئەومان کارا کردیە ئەوە زۆر باش بوو لە بۆما وەکو بڵێن زوو دەستمان بە شوێنەکە حکومەت هەرێم زوو دەستی بگاتە هەم شوێنەکان ئەو کارا کرا لە هەموو پارێزگا و ئیدارە سەربەخۆکان چه پروژینی ئەم دێت ڕێکە دابینیش هەم ئالیەوەوە کە فەرمانگە گشتیش ژالی حکوومەتێڤە بوو زێدەتر پاقشکردنا ژینگەها کوردستانê bi navçeyên cuda cuda ve بۆ نمونە لە هەولێرê me dît yani qonaqeke baş ya piştêna kesik ya sebza hewlêrê derbas kiriye hêdî hêdî qonax bi qonax heta gehîne 7 milyon dara navçeyên diyên cuda li Duhokê el Silêmanê el Helebcê el îdareyên serbexû projeyên wisa me hebin yan jî projeyên cudatir dê hebin تەماشای پارێزگاکان کە ئێمە پرۆژەی خۆمان هەیە وەکو ژینگە ئەو کۆمپانیان دێنە لامان پرۆژێکمان پێ لە بڕی سەوزکردن لە بڕی سەوزکردنیان پێ دەکەین ئێمە وەکو دەستەی ژینگە یان هەر پرۆژەیەکی دروست دەبێ 125 ڕێژەی سەوزای دەبێت بکە لە ناوی پرۆژێت نیشتا جێبوونی هەموو پرۆژەکان هیوە بەرهێنابی پیشەسازیبی تەندروستیبی هەر هەمووی پرۆژەکان دێتە لای ئێمە ڕەزامەندیمەی دەبێت هەر لە پرۆژە بچووک هەتا گەوتین پرۆژە لە هەرێمی کوردستان ئەو پرۆژێت بەرهاتینە دروستکردن دێ چ حەلەک بووە نابێت یعنی بۆ نمونە چ پرۆژە نیشتە جێبوونی بوت گەلەکێت هەیت مخابلی یعنی هەمی باڵەخانەنە هیچ باخچەیەکی ژیت ناودانی نەبوو هەناسەیەکە باش ژینگەهەکە پاقش بووی وڵاتیان ژ هەر پرۆژەیەکی دی هیچ حەلەک دی هەیە بوو پرۆژە ئێستا پرۆژانەی کە 125 معنای بۆ نمونە هەموو پرۆژێک 125 دەبێت کاتە سەوزای مەساحەکەی ڕووبەرەکەی لە کۆی بەڵام ئەگەر نەیبوو ئەگە پێشتێش کرا پێش دروست بوونی ژینگە دروستکرابی ئێستا مە تعویز پێکرد پێ لە بڕی سەوزکردن بۆ نمونە لە بڕی سەوزکردن لەگە وەزارەتی شارەوانی ڕێککەتینە ئەمە اتفاقمان کردیە شوێنیان بۆ تەرخان بکرێ و دارەکان و شوێنێکی بە شێوەیەکی ستایلێکی نوێ پارکێک دروست بکرێ معنای بۆ نمونە پارکێکی گەورە دروست بکرێ ئەو پارکەیە کولفەکەی چەندە ئەو کۆمپانیانە پارکە کۆ دەکرێتەوە دەیدرێن وەکو سندوقە شیلۆ دابین دەکرێت لە بابەتە یعنی ئەو کۆمپانیا خوددانەوەی پرۆژەی دوێت باخچەکی دروستکرد و ناوا پرۆژەیدا کەسکاتینە بەس ئەمە بە ڕووبەر دەپێوین بەتر دووجار دەپێوین بۆ نمونە ئەو کۆمپانیا ئەوەن دەمانێ بۆ نمونە 25 دۆنی بەردەکەوی ئەو 25 دەمە لەگە وەزارەتی شارەوانی شوێنێکی بۆ تەرخان دەکرێت ئەو 25 سەوز دەکات بە پێی ستایلی وەزارەتی شارەوانی دادنیم ئەن دیزاینی پارکەکە سروشتی پارکەکە دادنێ زۆر باشە کەواتە ئەمانش بەگشتی کاریگەری هەبووە لەسەر ئەو پرۆژانەی کە حکوومەتی هەرێم لە ڕێگەی دەستەی ژینگەوە ویستوێتی بۆ پاراستنی ژینگە بیکات و بەگشتی هەماهەنگیتان لەگەڵ لایەنەکانی دیکە چێگەر بە کورتی بۆمەوان ڕاست بکەی و تا چەندە حکوومەت لە ڕێگەی دەستەی ژینگەوە توانێتی هەنگاوەکان و پلانەکانی بۆ پاراستنی ژینگە جێبەجێ بکات دەستەی ژینگە هاوکار لەگە هەم وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگە هەم کارتەکانیش دەکەین خۆشبەختانە زۆر بە چاوماڕوون لەگە هەم وەزارەتەکە بۆ نمونە لەگە وەزارەتی ناوخۆیە لەگە وەزارەتی کشت و کاڵە لەگە دارایی بۆ نمونە لەگە دارایی باسکەین لە پرۆژێکی لەبڕ ئەوەمانە لە پاکردنان و پێچانەوە وەکو تازە بۆ ڕسایکلین دووبارە بەکانەوەی کاغەز و شۆ پارێکی زۆرشمان لەدانە کە پرۆژانە جێبەجێ بکەین لە هەرێمی کوردستان لە بۆ هەمویان بەس کارگەی شوشەمان نەبووێت ئەویش لە ئامادەینە هاوکاری ئەو کۆمپانیای بکە کە بێت هەرێمی کوردستان کۆمپانیای شوشەدان لە کۆڵەویش ببینەوە بەڕاستی ئەو شتێکی باشە لەگە وەزارەتی کشت و کاڵی استراتیژیکی ئەومان هەیە لەگەڵیانە بە بڕیاری جەنابی ڕئیس وەزارا پێکاتی لیژنەکە کە سەرۆکی لەسەر ئەندامە لە لیژنەی باڵای استراتیژی نووسینەوەی ئەو لە هەموو هەرێمی کوردستانە و لەگەر دەستی وەبەرهێنان لەسەر پرۆژەکانی وەبەرهێنان و هەموو چاڵێکێکمان لەگەوان زۆر هەیە بەڕاستی چکە دەستی وەبەرهێنێک لەسەر هەسەرچیەکانی حکوومەتی لەگە وەزارەتی پیشەسازی و بازرگانی
زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز ئازاد نووری بەڕێبەری فەرمانگەی کاروباری هونەری لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە زۆر سپاس کاکازات کە لەگەڵمان بووی لە بخێراتی زۆر مەمنون زۆر سپاس دووەرە ڕۆژە ژینگە کوردستانی لەوە هەمیە لە هەموو کەناڵستان لە هەموو بینەران پیرۆزی بەڕاستی ڕۆژەچین دەبیبکەنە ڕۆژەچی نمونەوەی لە بۆ هەموو گەلکسان تەنها ڕۆژێک نەی باسی بکەین هەموو ڕۆژێ ئەو ڕۆژە بەبیرە خۆمان بینەوە گەل لە سپاس گەل لەگەڵ سپاس بۆ ئامادەبوونتان گەل لە بخێراتی زۆر سپاس